ئێمە بەردەوامین و دەچینەوە لای تەوەری پامنێرانمان باستەوە دەکرێت کە هەڵمەتی فرانکردنی فراوانی زیادکردنی ڕێژی سەوزایی لە کەرکووک دەستی پێکردو و هەروەها بەڕێوەبەتی شارەوانی کەرکووک و ڕێکخراوی کۆکار بەجیا دەستیان کردو بە ڕواندنی هەزاران نەمام. ئێمە چین لای پامنێرمان کاروان محەممەد کە ڕاستەوە خۆ لەگەڵمانە بۆی زانێریمان بۆ بگوازێتەوە لەسەر و هەڵمەتە. کاروان سڵاوت لێبێت و بیانیت باش بێ. زانێرەکان سەبارەت بۆ هەڵمەتەی کە لە کەرکووک خراوەتە ڕوو بۆ سەوزکردنی شارەکە چی هەیە بۆمان بگوازیتەوە؟ هەنار سڵاوە لێ بەیانیت باش دیارە ئەمڕۆ با بڵێن لەم بەگشتی ئەم ماوەیە کۆتایی وەرزی هاوینەوە پێیانینە نێو وەرزێکی نوێوەکە لەبارە و گونجاوە بۆ ڕواندنی نەما و بۆ زیادکردنی ڕێژەی سەوزای بە شێوەیەکی گشتی. دیارە کەرکووک لە ماوەی ساڵانی ڕابردووە بەدەست کەمی ڕێژەی سەوزایەوە دەیناڵان بۆ پێیکە ڕێژەی سەوزای بەگشتی لە کەرکووک کەمترە لە 102 و لە کاتێکە کەرکووک کە خاوەنی دەیان چێڵگەی نەوتی و چەندین کارگەی زەبەلا حەکەوە کات بەردەوام ژینگەی کەرکووک پیس بێت بۆیە ڕێکخراوەکان و ئەو کەسانی کە گرنگی بە ژینگادەن چەندین جار هۆژداریان لەبارەی دۆخی سەوزای لە کەرکووکداوە هەوڵیان داوە کە ئەم دۆخە بەرەو باشتر ببن. بۆیە لە ئێستاە ئەم ساڵ بە تایبەت هەڵمەتێکی فراوان هەیە بۆی کە کەرکووک لەو ڕێژەکەمەی سەوزایی دەرباز ببێت. دیارە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی کۆکار هەڵمەتیشی فراوانی دەست پێ کردووە کە ڕواندنی 30,000 نەمامە لە کەرکووک. ئەم نەمامگەی کە لە پشتی منەوە دەبێنرێت ئەمە ئەو نەمامگەیەکە لەلایەن ڕێکخراوی کۆکارەوە کراوەتەوە بۆی کە ساڵانە بە فراوانی نەمام لە کەرکووکا بنێژە. ساڵی یەکەم 10,000 نەمام، ساڵی دووەم 20,000 نەمام، ئەم ساڵش دیارە 30,000 نەمام لە تەواوی گەڕەکانی کەرکووکا نێژێت و ئەم نەمامانە ئەدرێن بە کەسانێک بە شوێنێکە بتوانرێت خزمەت بکرێەوە شارەوانی کەرکووک شاوکارە بۆی کە ئاوی پێویستیان پێ بگەێنێت. لەگەڵ ئەم هەڵمەتە فراوانەیەکەوە لەلایەن ڕێکخراوی کۆکارەوە کراوە. دیارە شارەوانی کەرکووکش ڕایگەیاندووە لە ڕوونکردنەوەیەکدا دوێنێ لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی هاوینە ئەوان دەستیان بە سەوز پۆشکردنی شەقامەکانی کەرکووک داوە لە دووسایدە سەرەکیەکان هەڵمەتی ڕواندنی نەمام و سەوزایی و چیمەنیان دەست پێ کردووە. بەڵام بەهۆی ئەوەی کام ڕۆپشۆ بووە نەماتوانری شارەوانی کەرکووک بدوێنین. بەڵام ئێستا میوانەکەی من لێرە لە ڕێکخراوی کۆکار کاکاوڕێ ئامادەیە. کاکاوڕێ سڵاوت لێبێ. منەمەوێت گفتوگۆ لە کاکاوڕێ بکەم سەبارەت بە ڕواندنی 30,000 نەمام لە کەرکووک ئەم ساڵ ئەم هەڵمەتتان چۆن ئەنجام بدەن؟ سەرەتا سڵاو. ئێمە وەکو دامەزراوەی کۆکار وەکو چەند ساڵە بۆ جاری چوارەم هەستاین بە ئەنجامدانی ئەم هەڵمەتەش پێک هاتوو بوو لە 30,000 نەمام کە لە مانگی دوو سێ دەستمان کرد بە چاندنی تۆیەکان و هەموو ساڵێک لە مانگی نوێدا بەشەکرێ بە خۆڕایی بەسەر هەموو گەڕەکەکانە. ئەم ساڵ دەتوانم بڵێم 52 گەڕک لە ناو شاری کەرکووکە لەگەڵ زیاتر لە 7 بۆ 8 زیاتر قەزا و ناحیەکان سوودمەند بوون لە وەرگرتنی ئەم نەمامانە. ئەمەی کە ئیبینین لە پشتی منەوە دوو ڕۆژ بەر لە ئێستا زیاتر لە 25,000 بۆ 30,000 نەمامی تێدا بوو. مەبەست لەم هەڵمەتە ئەوەیە کە ئێمە هەمومان دەزانین کەشوهەوای کەرکووک گەرمە، خۆڵاویە، ڕێژی سەوزایی 1%. ئەمە کارەساتە ئەگەر نەکەوینە خۆمان ئەمەش بەرەو لە ناوچوونەچێ. جا بۆیە دامەزراوی کۆکار هەموو ساڵێک ینی ئەمە خۆمان بە بەرپرسیارەتی دەزانین کە ئەم بتوانین کار لەمە بکەین لەم خاڵەیە. ئێستا چەند نەمام دابش کراوە بەسەر گەڕەکانی کەرکووکە؟ لە ئێستا زیاتر لە 24,000 بە پێی داتا ئەوەی کە بەدەستمەوەیە 24,000 نەمام دابش کراوە و هێشتا ماوە، ینی خۆی ئەدا لە بەرەو 26,000 27,000 دار بەس ئەم ساڵ. بەڵام وەکو گشتی کۆکار لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵە زیاتر لە 77,000 نەماممان چاندووە بە خلال ئەم 4 ساڵەیە. باشە لەوانەیە پرسیاری ئەوە هەبێت کە ئەو نەمامانە زمانیان چییە کە ئەمێنەوە؟ ئەوانی ساڵانی ڕابردوو ماونەتەوە؟ بە پێوەزمونانەی کەوا ساڵانی ڕابردوو هەمان بوو. خەڵک زیاتر و با بڵین کامپینەکە گواستمانەوە بۆ قۆناغێکی تر ئەوش بوو لەگەڵ خەڵکانە خەڵکی شاری کەرکووکە ناو گەڕەکەکان زیاتر باەخی پێدرێ زیاتر زووتر ئاوە درێ دوورە دەست نییە با بڵین لە جەزرە وەسەتیەکە بیان لە شوێنێکی دوورەوەی دوور شار بێ. ئەم قۆناغیان ئەمان ینی با بڵین سەرکەوتنی بەخۆیەوە بینی. جا بۆیە تیشکمان خستە سەر بەم شێوازە بەم استراتیجیە
ئەتوانم بڵێم لە سەدا هەشتا باش بووە نەجاحەتی هێناوە. ئەمە ساڵی چوارەمین بوو ئایا ساڵی پێنجەمیش بەردەوامە بێت ئەم نەمامەیە کۆتایی دێت بەتاکیید کۆکار ئەم هەڵمەتە بەردەوامە بێ بۆ ئێمە پلانمان وایە با بڵین دیدمان وایە لە 2030 بگەین بە ملیۆنێک دار نەمام لە ناو شاری کەرکووکە چونکە ئێستا ئەم خاڵە ئەم مەسلەیە مەسلەی ژینگەی هەموو جیهان تشکی خستوتە سەری یعنی خاڵێکە لە نەتەوەی گرتوەکانە ئاماژەی پێکراوە بۆیە ئێستا نەکەر کەرکووک ئەبێ شارەکانی تریش وەکو کەرکووک بایەق بەم قۆناغە بدرێ ویشی لەسەر بکرێ. زۆر سپاس بۆ پاکاوڕێکا بە شوێکە ڕاستەخۆرە گەڵامبی ئەمریکا گوێبیستی بوون زانیاریەکان بۆ لەزاری میوانەکەمەوە سەبارەت بە ئەو هەڵمەتە فراوانی کە ئێستا لە کەرکووکە هەیە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکە. باشە کاروان سپاس بۆ زانیاریەکان و سپاس بۆ میوانەکەشت.